سڵاتان لەبێت هاوڕێیان لە ڤیددیۆیەکی نوێ گەڕینە وڵاتان لە کۆرسی سایبەر سکیوریتی هەرەک و پێم وتم لە ڤیددیۆی پێشتر هەنێک کۆماندی تر هەیە کە ئەبێت ئەوانەیشە بزانین حتمما کۆماندەکان بە دوو ڤیددیۆ کۆتاییان پێ نایە بەڵام ئەم کۆماندانەکە لە هەمووی گرنگترە حەزەکەم ئەوانە بخێنە ڕوو ئینشاءڵڵا ئیتر ئەگەر لەگەڵ کارێنێکسەکە بەردەوامە بین و شتانەکە پێویستەکە بیخوێنین زیاتر کۆماندەکان بەکارهێنین لە شتی عملی ئەو کاتە باشتر ئەتوانین لی تێبگەین دێنە سەر بەشی کۆماندەکان با لە کۆماندی ئەدیوزەرەوە دەست پێەکەین بۆ نمونە تۆ ئەگەر وەکووتمان جارێکیان ئەو جارەکە وتمان بوونە مەقسەدمان لە لینەکسەکە ئەوە نییە تەنها لەسەر کۆمپیوتەری خۆت بێ لەوانی لەسەر نێتوەرکێ بێ لەوانی لەسەر سێرڤەرێ بێت تۆ ئیش بۆن کۆماندانە ئەکەوێت و ئەبێ بیانزانی کۆماندێکی ترمانەیە ئێستا ئێمە لەسەر ڕوتین یان با بڵێن ڕوتەکە ئیتر سەرەکیەکەی کە ئەتوانێت هەموو شتێک و هەموو پرمشنێکی هەیە بەڵام ئەگەر تۆ یوزەرێکی احتیادی بیت ئەو کاتە هەنێک پرمشنت هەیە ناتوانانی بەکاریان بهێنی یان هەنێک لایسنس هەیە ناتوانانی تۆ بەکاریان بهێنی جارێ با بزانین چۆن یوزەری تر زیاد دەکەین لەسەر سیستەمەکەمان کۆماندێکی بناوی ئەد یوزەر بۆ نمونە ناوێنێ نیو یوزەر کۆماندەکان نووسین ئەد یوزەر اینجا دوای کۆماندەکەەوە ناوی ئەو یوزەری کە تو ئەتەوێ نیو یوزەر اینجا داوای پاسوەردت لەکە پاسوەردەکەی کە ئەبێ بۆی دانە 1 2 3 4 یەک جاترەی نووسینەوە 2 3 4 بۆ شێوەنجە داوای پولنەیمت لێکات بۆ نە هەر بە شێوەیەک ئاوا بە تاڵیەکەینەوە فۆن مان ناتوانی بینوسیت وای نووسی بۆ شێوە بۆ شێوە وەکۆ بین ئێستا ئێمە یوزەرەکەمان دروست کردووە باشە ئێستا بۆ ئێمە ئەمانەوێت سویچکەین بۆ ئەم یوزەرە چۆن سویچەکەین بۆ یوزەرەکە کۆماندێکی تر هەیە وەکو ئەبینن ئێستی کە سویچە ئێستا توانین سویچکەین بۆ یوزەرەکە ئێسیو نیو یوزەر بۆ شێوە وەکۆ بینن ئێمە بردە نیو یوزەرەوە وەکۆ بینن ئێستا ئێمە ناو نیو یوزەرین و ئەتوانین بەدڵی خۆمان بۆ نمونە هەرچیمان بوێت ئیشی پێ بکەین باشە کۆماندێکی تر هەیە وتمان سوودۆ کۆماندی سوودۆ کاتێک بەکاردێ تۆ کاتێک کە یوزەری بۆ نمونە هەر یوزەرێکی تر بیت ئەو لایسنس و ینی هەنێک دەسەڵات هەیە نیتە وەکۆی کە لە ڕوتەکە بیت باشە چۆن بمانەوێت ئەم دەسەڵاتانە وەرگین ئەو کۆماندی سۆدۆ بەکارهێنین کۆماندی سۆدۆ چۆن بەکاردێ سۆدۆ نیو یوزەر روت ئەنجاڵێت پاسۆرد فۆ نیوزەرە بێ پاسۆردی نیوزەرەکە بنووسین 2 3 4 ئێستا ئێمە وەکو ئەبینن دەسەڵاتی ئەو پرمشن و لایسنسەمان وەرگرت کە لە کە هی ڕوتەکەی و هەر شتێک کە بە ڕوتەکە بکرێت ئێمەش دەتوانین بیکەین دێنە سەر کۆماندی تر ئێستا دێنە سەر هەنێک کۆماند کە ئیشمان پیانەکەوێ ئەم کۆماندانە لە بواری نێتوەکینگە و لە بواری بۆ نەوا بڵێن ڕاوتەر و ئەتەرنێت و ئۆشتانە لەڕاستیە دووک ئەم کۆماندە ئفکۆنفیگ لەگەڵ پینگ ئەم دوانە تقریبان شارەزایەکی کەمی ئەوێت لە نێتوەرک کەسەکەم بۆی ناڕۆمە قوڵی بۆ قوڵی باسی ناکەم لە بەرەوەی لەوانەیە هەنێکتان شارەزایی نێتوەرکتان نەبێ بەڵام بەگشتی باسێک یەکەیم بۆ ئەوەی هەر بە چاڕوونیەکتان هەبێ لەسەری با ئێمە بگەڕێنەوە بۆ ڕوتەکە ئەڵێ ڕوت ئەو گەڕانەوە بۆ ڕوت ئێستا بە ئەم کۆماندەی ئفکۆنفیگ بەکاربهێنین ئەنووسین ئفکۆنفیگ وەکو بینن ئەم واجهەیەمان بۆ دەرەهێنێ تەبان ئەمە واجهەی هەنێک شتی تایە وەکو بینن لەمێ هی ئیثەرەکانە هی نێتوەرکەکەت هی ئینتەرنێتەکەت لەمێ ئەگەر ببینن دووشتمانەیە دوو آیپی ئادرێسمانەیە آیپی ئادرێسی ئەمە هی ڤێرچۆڵ مەشینەکەیە وەکو بینن
10.02.15 ئەمەشی لاپتۆپەکەی خۆمانە. هەندێک شتی تری تایە، برۆدکاستەکەی تایە و بۆ نمونە ماک ئەدرێسیشی تایە، وەکو بینن لەوێ، وەکو بینن ئەم ماک ئەدرێسەکەیە. بۆ ئەمە ئیشمان چییە؟ ئیشمان چۆن پێیەکەوێت، یعنی چۆن ئیشمان پێیەکەوێت. ئێستا بۆ نمونە ئەگەر ببینن ئەم آیپە جا آیپی ئەدرێس پێشەوەی بڕۆینە سەری کە چۆن ئیشمان پێیەکەوێت. آیپی ئەدرێس شتێکی تایبەتە بە هەر جیهازێک، شتێکی تایبەتە بە هەر جیهازێک کە هەموو جیهازێک آیپی خۆی هەیە. وی ئێمە لە ڕێگەی آیپی ئەدرێسەکەەوە آیپی ئەدرێسەکانی سەر نێتوەرکەکەمانەوە ئەزانین بۆ نەبزان ئەم آیپی ئەدرێسە لەسەر نێتوەرکەکەی ئێمە هەیە یان وەکو نییە، بۆ ئەوەی ئەگەر بۆ نە شتێکمان بیوت بەرامبەر ئەم آیپی ئەدرێسە بیکەین بزانین ئەم آیپی ئەدرێسە کۆنێکت بووە لەگەڵ نێتوەرکەکەی ئێمە یان وەکو نە. وەکو بینن بۆ نمونە ئێمە آیپە کۆپیەکەین کە آیپی خۆمانە. اینجا کۆماندی پینگ بەکارهێنین، پینگ اینجا آیپەکە ئەم شتانە زیادەیە لەگەڵی بابیسڕینەوە. باشە ئینتەرەکەین وەکووە بینن ئەمە ڕێڵ تایمە. ئەگەر ببینن سەکەن ئەگەر ئێستا من کۆنتترۆل سی نەکەم هەتاوەکو بەیانی بۆ شێوە زیادە بێت. پینگی ئەو جیهازە کەم آیپی وەرگرتە بۆ ماندەرەکە لە سانەیەەکە. ئەگەر ئەو کەسانێک بۆ نە پۆبجییانش کردی بێت ئەزان پینگ چییە، یعنی وەکو سورعەتی ئەو جیهازەیە لە چرکەیەەکە. وەکو بین ئێستم کە کۆنتترۆل سیم کرد تەواو ئەبێستێت، یعنی ئەمە چیمان بۆ دەرەخات، یعنی ئەو جیهازە ئەو آیپە لەسەر نێتوەرکەکەی ئێمە کۆنێکتە. باش ئێستا ئێمە ئەگەر بۆ نمونە ژمارەیەک بگۆڕین، ئەگەر ئێمە ژمارەیەک بگۆڕین لەو آیپە بامە کۆپیکەین، ئەفۆن ئەمەی سەرەوە بوو. ئەگەر ئێمە ژمارەیەک بگۆڕین بۆ نمونە و 5 بکەینە حوت، وەکۆ بینن ئەڵێ وەکۆ بینن کە ئەو وەکو ئەوی سەرۆ بۆ دەرناکە، پینگەکەیت پێ نادە و تایمەکەیت پێ نادە، بۆ لەبەرەوەی ئەم آیپە هینە هیچ جیهازێک نییە کە ئەم آیپی وەرگرتی بێت و لەسەر نێتوەرکەکەی ئێمە بێت، بۆیە هەتاوەکو بەیانی هەروە شەڕات و بێ ئەوەی داتات بۆ بهێنێتەوە، کەواتە هەر کۆنتترۆل سی ئەەکەین. ئەمە ئێستا سوودێکیان با بڵێن بەشێکی بچووک بوو لەو دوو کۆماندەی کە بەکاریان ئەهێنین. زیاتر دوای ئەگەر پێویست کات زیاتر ڕۆینە سەر بابەتەکان و باشتر ئەگەر پێویست کات لێ قوڵە بینەوە، بەڵام ئەم شتانە هەر ئەبێ بیانزانی دەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان ئشت پیان بکەوێت. دێنە سەر ئەم و ئام ئایا دووبارەیە ناڕۆینە سەری. هەروەها لە ڤیددیۆی پێشووتر کەمێک باسی ئیکۆمان کرد، بەڵام ئێستا بە تەفسیلی ئەڕۆینە سەر چۆنێتی دروستکردنی فایل و ئیدتکردنی و بۆ مامەڵەکردن لەگەڵەیە. وەکووە بینین با بڕۆینە سەر کلێرێکی تێرمیناڵەکە بکەین. ئیکۆ ئەگەر ئەو کەسانەی کە PHPیانش خوێندی بێت ئەزانن ئیکۆ تەنهامە بەسمان لێی دروستکردنی فایل نییە، بەڵکو پرێنتکردنە، وەکو پرێنتکردنیش بەکارهێنرێ. بۆ نمونە ئێمە ئەگەر بنووسین ئیکۆ هەڵۆ، وەکو بین تەنها لە تێرمیناڵەکەی وشەی هەڵۆمان بۆ پرێنت دەکات، ئەمە ئیشی ئێکۆیە. بەڵام ئەتوانین بۆ نمونە فایلشی پێ دروست بکەین. بزان ئێمە جارێ سەرەتا خۆمان لەکوێین ls ئێمە لە ڕوتین باەک بگەڕێنە دواوە. ئێستا ls-ئەکەین. باشە مانەوێت بڕۆینە ناو فایلی هۆمەوە cd هۆم، بۆی ئەم شتان لە پێشاوی ئێواکەم بۆ ئەوەی بزان پرۆسەکان چۆنەچێت. ls وەکۆ بین ئێستا ئێمە لە ناو فایلی هۆمین، بۆ ئەمانەوێت بڕۆین ناو فایلی با بڵێن کالی، بۆ شێوەیە ئێستا ئێمە لە کالین ls-ێکی ترەکەین. باش
ئێستا ئێمە لەناو فایلی کالین و ئەم چەند فۆڵدەرەمان هەیە بۆ نمونە ئێمە ئەمانەوێت فایلێک دروستکەین ئەڵێن ئیکۆ بۆ شێوە ئیکۆ بۆ نمونە های ئەم نیشانەی گەورەترەکەی ناوی ئەو فایلی کە ئەمانەوێت بۆ نمونە new dot txt بۆ شێوەیە ئێستا ئەگەر ls بکەین وەکو بینن نیوەکەم غەڵەت نووسا بوو عەفوەن ئەمە کۆپیەکەینەوە لە مێدای ئەنین new dot txt بۆ شێوە ئێستا ئەگەر ls بکەین وەکو بینین ئەم فایلەمان هەیە new dot txt ئێستا ئێمە ئەگەر بمانەوێت ئەو فایلە ئەگەر بمانەوێت ناوی ئەو فایلە ببینین